يعني کوردیانی یا پراخ هەمی حەزی بە یا پراخە. خاتون سڵاو لێبێت ئەمڕۆ ئێوە لەم فیستیڤاڵەدا بە چ خواردنێ بەشداریتان کردووە؟ ئێمە بە خواردنە کوردیەکان بەشداریمان کردووە. یا پراخمانەیە، بریانیمانەیە، برنجی سپیمان هەیە، فاسولیامان هەیە، کولەگەمان هەیە. زیاتر بە خواردنە کوردیەکان بەشداریمان کردووە. زیاتر هاوڵاتیان خواستیان لەسەر کام جۆری خواردنە؟ وەڵی ئەکید یا پراخ. يعني کوردیانی یا پراخ هەمی حەزی بە یا پراخە. باشە بۆچی هیچ فیستیڤاڵێک بەبێ یا پراخ تێناپەڕێت؟ هیچ سەیرانێکت بینیوە بەبێ یا پراخ؟ نابێ. هیچ شوونە دەرێ بەبێ یا پراخ نابێ. تا پێت وایە کوردیانی یا پراخ؟ ئەی چی ئاڕۆڵە؟ کام یا پراخیان زیاتر سڵق یاخود گەڵامێو؟ وڵی خۆی زڵقەکەشە خوڕێ بەڵام هەستەکەم زیاتر خەڵک زیاتر حەزی بە گەڵامەوە بێت چکوا خەریکە وەرزی نامێنێ خەڵک زیاتر خواستی ئەچێتە سەری. بەقەی یا پراخکە بریانیش ئەوە خواستی لەسەرە خەڵکیش زۆر حەزی بە بریانیان بریانیش زۆرە خوڕێ. خواردنەرێمی خۆ دروست کردووە؟ شێفەکەمان. یاسا هەوڵە نەداوە فێری دروستکردنی خواردن بیت؟ وڵی شتێک ئەزانم بەڵام ئیتر وەکو شێفەکانمان نەوەڵە ئەوان زیاتر شارەزاترن. چەند جارە بەشداری فیستیڤاڵی خواردن کرد؟ یەکەم جارە بەڵام ئێمە خۆمان ستافمان هەیە چەند ستافێکمانەیە چەند شێفێکمانەیە هەر ستافێک و خواردنی شوێنێک ئامادەکات بەرپرسە لە شوێنێک باڵا بەرەوەڵا بۆنە بەرەوەڵا خواردنێک دروست بکەیت؟ یا پراخ هەرۆڵا حەزم لێتی.